فەرمووی ئێمە نابێت چارەسەری نەخۆش بکەین، ئەبێت چارەسەری نەخۆشی بکەین. ئەم پیاوەی پیاوێکی گەورە سلێمانی بەڕاستی گەورەترین پیاوی لەکی سوود لەم ساڵی 2010 کە دکتۆر جەمال هەتا ماوین لە دڵ و دەروون و ویژدانماندا دکتۆر جەمال زیندووە. ئەو ڕۆڵەی کە دکتۆر جەمال بینیوە، ئەو خزمەتە زۆرانەی کە کردی بە پیاوێکی نەمر و پێویستە ئەوانەی کە لەو بوارە ئیژەکەن ئەو بکەن بە ڕەمزێک بۆ خۆیان. باوکم باوکێکی نمونەیی، مامۆستایەکی گەورە، دکتۆرێکی ماندوونەناس. ئەتوانم بڵێم مامۆسایەکی پێشەنگ، پزیشێکی خەمخۆر، زانایەکی کارامە و لێهاتوو بوو بۆ هەموو لایەکە ڕاستی. نەخۆش پێویستی بۆیە متمانەی بە پزیشکەکە بێت. دکتۆر جەمالێکی بلوکی پزیشکانێک کە نەخۆش زۆر متمانەیان پێ بوو، یعنی ئەوەی کە ئەوەی ودیتر نەخۆش بە تەواوەتی متمانەی پێ کرد و قەناعەتی پێ کرد. دکتۆر جەمال شوشەیەک لە گوڵاو بۆ مناڵانی شار، لە فریشتە پاکتر و لە بێگرد بێگەرتر. ئەو لە دەرگا گەورەکانەوە خۆی بە ماڵی دڵا کرد، بە جۆرێک تەنها هاتنە ژوورەوەی هەبوو، چونکە بچوایەتە ناو هەر دڵێکەوە چوونە دەرەوەی نەبوو. ماڵی دکتۆر جەمال هەم باوکی هەم دایکی ئەتوانم بڵێم عایلە بەخشندەکە، ئەو عایلەیە کە خزمەتی خەڵکیان زۆر لە خزمەتی خۆیان پێخۆشتر بوو. حاج ئەحمەد ڕەشید یەکێکە لە بازرگانە گەورەکانی سلێمانی کە لە ساڵانی 50 و 60ەکانە خزمەتی خەڵکی کردووە، بازرگانی خۆراک بووە، چەنەها کەس ئیسیفادەی لێ کردووە، هەم لە حەماڵ، هەم لە کاتبەکانی، هەم لە دەوروبەرەکانی. ئەم پیاوە بە پیاوێکی خێرەومەن و چاکەکار بەناوبانگ بوو. هەتا حاجی ئامەخانیش کە خێزانی بوو هەر عینی شت دایمە یارمەتی فەقیر و هەژار و لێ قەوماوانیان داوە و ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ هەموو ئامادەیەک بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێ. الحەمدوللا دکتۆر جەمال لە ژیانیا کردەوەیکی چاکی ئەو تۆوای کردووە کە سەربەرزی بۆ عایلەی ئێمە بەجێشتووە. حەمدوسەنا بەخوا کە ڕوومانێ بڵێن ئێمە کە سوکاری دکتۆر جەمالین. ئەمە الحەمدوللا لوتفێکی خوایە کە دەرحەق بە بنەماڵی ئێمە خوا کردوێتی. بەڵێ لەو کاتی فامم کردوتەوانم باوکم هەر سەرقاڵی کتێب خوێندنەوە بووە، نووسین بووە، مەشغوڵی هەر نەخەستەخانە بووە، هەر نەخۆشی بینیوە. لە بدایە تا کە فامم کردو 7 ساڵ بووم لە لەندەن ئەژیاین، 2 ساڵ لەوێ بوو، هەر خەریکی خوێندنەوە بوو، یعنی شەو و ڕۆژ لە ژوورێکا دائانیش ئەو کتێبانی هەمووی تاواکری خوێنەوە، شتێ نووسیەوە. ینی تا لە لەندەنیش بووین ئەوەنە نەچوینەتە دەرەوە شوێنان ببینین. 2 ساڵ بە چڕی ئەیوت بەس تەواوی کەم و بە زووترین کات بگەڕێمەوە بۆ سلێمانی و خزمەتی مناڵان بکەم. ئێمە 5 خوشک و 5 برا بووین. دکتۆر جەمال برا گەورەمان بوو، لە هەمومان بەتەمەنتر بوو. بەڕاستی دڵسۆزی دکتۆر جەمال بۆ برا خوشکەکانی بێوێنە بوو. لە ساڵی 1970دا کە باوکم کۆچی دوایی کرد، من ئەو کات تەمەنم 16 ساڵ بوو و 3 خوشک و برایەکم لە خۆم چکۆلەتر بوون. بەڕاستی کە باوکێک لە خێزانێکە لەم تەمەنی مناڵانە کۆچی دوایی دەکات، ئەکید کاریگەری دەبێت لەسەر مناڵەکان. بەڵام بەڕاستی دڵسۆزی دکتۆر جەمال و هەروە حاجی جەلالی برام بۆ برا خوشکەکانی بە شێوازێک بوو کە ئێمە بێباوشیمان پێوە دیار نەبوو، هەمومان بە شێوازێکی باش بەخێو کراوین، پەروەردە کراوین کە ئێستا هەمومان خاوەنی ماڵ و حاڵی خۆمانین. وەڵاهی دکتۆر جەمال یەکێکە لەو پیاوانی کە ئەتوانم بڵێم میلەتی کورد نەک هەر سلێمانی، زانایەکی دانایەکی بە توانایەکی ئاوای لە کیست و خۆبەخشێکی ئاوای لە کیست و هەرچی مناڵی ئەم شارەیە ئەتوانم بڵێم لە ڕۆژی دەست بەکاربوونی دکتۆر جەمال وەکو دکتۆرێکی مناڵان قەرزاری و پیاوەیە. ئێمە 5 کوڕ بووین، لە مناڵەکانمان 5 هەتیو بوون. دە دکتۆر جەمال دەسی گەورەی خۆی بەسەر ئەم مناڵانە کێشا و بە ئەخلاقێکی ئەو تۆ ئێمەی پەروەردە کردووە کە منیش و ئەوانی تریش الحەمدوللا ڕێز لە یەکتریەکنی تا ئەلعانەنیش
خوشتێکمان بە خوشتێکمانی نەوت و درۆکە یا برایەکمان بە برایەکمان نەوت و درۆکە هەمومان جێگەی ڕێز و احترامین ئەو ژەگەڕێتەوە بۆ ئەو ئەخلاق و ڕەوشتەی کە دکتۆر جەمال لە دڵی هەمومانە چەنوێتی ڕەحمەت لە قەبری. حياتی بڕوا ناکەم لە ڕەفیقەکانی لە مناڵانی کۆڵان لە مناڵانی مەکتەب لە ڕەفیقەکانی دەرەوەی یەک کەس بوو بێت ئەم دکتۆر جەمالە دڵی عاز کردبێ یا ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵی عاجزی بوو بێ بە هیچ نەوعێک من نایەتە یادموانێ دکتۆر جەمال کێشەی لەگەڵی چێکا بوو بێ لە حیاتی. دوو دەست ژمارەی پەنجەکانی تەنها دەپەنجە بەڵام ئەو میهرەبانی لێوەیان دەتکا لە میهر و سۆزی 1000 پەنجە زیاتر بوو بۆیە پەنجەی بۆ هەر زامێ بردبێ ساڕێژ بووە بۆ هەتایە. باوکم زۆر بە تەحەمل بوو، زۆر بە سەبر بوو، قەت گلەی لە کەس نەکردووە. نازانم یعنی باوکێکی نمونەی بوو، قەت باوکی وا نابێتەوانێت، زۆر میسالی بوو بۆ من. لە من ڕۆیشتووە لە هەموو سلێمانیش ڕۆیشتووە، جێ خۆشحاڵی و شانازیە بۆ من کە هەموو بە باوکی خۆیان ێزانن. سەبوریشم بەوەیەت کە هەموو خەڵک بۆی بەخەمە و خەفەتی بۆخوا. سەبارەت بە بەخشندەی دکتۆر جەمال، بەڕاستی ئەو بەخشندەیە کە لە دکتۆر جەمالە هەبوو بە بۆچوونی من بە دەگمن لە مرۆڤ هەیە. بۆی هەندێک جار من وە هەز دەکەم کە دکتۆر جەمال فریشتەیەکی ئیلاهی بووە و هەر بەدەم ئاسانە کە ئێمە دەڵێن لە عیادەکەی لە کلینیکەکەی لە باتیەوەی 20,000 وەرگێ 5,000 وەرگرتووە هەموو کات 20,000 و 5,000 کەس نەبێت لە کاتی خۆشی هەر نیوەی خەڵکی وەرگرتووە. وەرە ئەم بڕەپارانەی وەکو وایە لە باتی 20,000 5,000 وەرگرتی بێ وەکو وایە 15,000 بۆ هەموو نەخۆشە جێڕابێتەوە. وەرە ئەم بڕەپارەی کە دکتۆر جەمال بۆ نەخۆشەکانی جێڕاوەتەوە ئەژماری کە لەسەر بنەمای ژمارەی نەخۆشەکان لە ڕۆژێکە، ژمارەی ئەو ساڵانەی کە دکتۆر جەمال کلینیکی هەبووە، سەیرەکەی بڕێپارەی بێشمار و خەیاڵی دەکات کە دکتۆر جەمال ئەگەر خواستی بواە ئارزوی بواە ئەتوانی چەندین تەلاری بازرگانی پێ دروست کردایە. بەڵام دکتۆر جەمال لە بری ئەوەی تەلاری بازرگانی بۆ میراتگر و بۆ خانەوادەکەی بەجێبێڵێ لەخوا بەزیار بێت کە ناوبانگی باشی بۆ بەجێهێشتون، ناوبانگی بەخشندەیی بۆ بەجێهێشتون، ناوبانگی دڵسۆزی بۆ بەجێهێشتون، ناوبانگی خۆنەویستی بۆ بەجێهێشتون. کامانە بەڕاستی هەمووی ئەوەیە کە تاکی خێزانەکە و خانەوادەکەی شانازی پێوەکەینێمە. من بە حکمی نزیکیم لە دکتۆر جەمالەوە لە زۆربەی بۆنەکانە لە زۆربەی شوێنەکانە ئاگادار بووم. ینی جاری وا هەبووە کە بە یەکەوە بووین و پێویست بووە کە بەنزین وەرگین کە چوینەتە بەنزیخانەکە. چەند کەسانێک هاتوون داوایان کردو توانە دکتۆر مناڵێکمان هەیە، دایمەن دکتۆر حاضر بوو بۆ ڕەچەتە نووسین، چونکە دایمەن لە گیرفانەکانیە پارچەوەرەقە و قەڵەم هەبوو. چەند جار منە من بینیوە، جاری وا بۆ لە بازاڕە دوکانارێک کەشتمان کڕیوە، لە دوایەوە پرسیاریەوەی کردووە کە مناڵەکەی نەخۆشە، حاڵەتەکەی پێوتوە ئەمیش یەکسەر عیلاجی نووسیوە، بە ناوی مناڵەکە دەستی پێکردووە بە ئیمزای خۆی کۆتایی پێناوە کە لە شوێنێکی ئامیشا بووە. لە مناڵیەوە ئەم دکتۆر جەمالی برای منە تەبیعەتێکی ئینسانی ئەو تۆپاکی و ئەو توی هەبووە کە جێگەی سەرسوورمانی هەموو لایەکمانە. جارێک ئەوەی پێڵێن چیبر و لوودبەرزی لە وجودی نەبوو لە لای دکتۆر جەمال، نە لە مناڵی نە لە گەورەی نە لە دکتۆری، بە هیچ نوعێک ئەو تەواضوعی لەو دکتۆر جەمالەما دیوە لە هیچ کەسێکە من لە حیاتمان نەم دیوە. لە ڕاستیە لە دوای سەردانی یەکەم و دووەمی بۆ لای دکتۆر جەمالەوە ئێتە تۆ کاتێکی زۆری پێویست نابوو بۆی تێبگەی کەم کەسە خۆییە، پێویستە بە دروستکردنی ڕەبتی عایلی و ڕەبتی خزمایەتی و ناسیاوەتی نەبوو لەگەڵ دکتۆر جەمالە بۆ ئەوەی کە ئیحتیمامی ڕاکێشی. هەر لە سەردانی یەکەمەوە تۆ هەستەکەی کە لای کەسێکی کە وەکو کەسی خۆت وایە، وەکو کەسێکی نزیکی خۆت وایە، لای تۆ لای دکتۆرێکی مناڵەکەت سپارڕە بە دکتۆرێک کە وەکو تۆ مهتەمە، ینی وەکو تۆ تەکیدیە کردەوە کە تۆ تعلیماتەکانی کەوە داتێت تێگەیشت و یان نا، نەی دێهێشت بچیتە دەرەوە هەتاکو دڵنیا بێ لەوەی کە تۆ ئەوی کە
پیسپاردووی کە ئەیکەی. ئەو لە گزنجی خۆر چالاکتر و لە ئەستێرەی بربەیان ڕۆشنتر. دایکان و مناڵانی نەخۆش لە شیرین خەودا بوون کاتێک دکتۆر جەمال قاوشەکانی نەخۆشخانەی تژی ئەکرد لە چارەسەر و لە هیوا. مناڵ یەکێکە لەو نەخۆشانەی زۆر زوو ئیسیجابەی هەیە بە دەرمان. ئەگەر دەرمانەکەی ڕاز بێ زۆر بە ئاسانیش تێگەچێت ئەگەر ناڕاز بێ و دەرمان. لەبەرەوە هەموو مناڵێکی نەخۆش بەلایەنی کەمەوە 2 جار یا 3 جارە بێ لێ ڕۆژ وەکو گەورە نییە. هی باشەیە توانای یادەوشتی نییە. سەمە زۆر بەیانی وان چم سعات 6 و نیو 3-4 نەخۆش لەوێ. دکتۆر جەمال ماندوو نابوو. دکتۆر جەمال لە 6 بەیانیەوە زۆر جار زووتریش ئاهاتە ناو نەخۆشخانە و چەند جارێک ئەم نەخۆشانە خۆی ئەیبینین. سعات 6 ئەیبینین، سعات 9 بەیانی ئەیبینین، 12 نیوەڕۆی بینین، سعات 2 بینین، سعات 5 وارای بینین، شەوانەی بینین و هەروە دکتۆر جەمال جیاوازی ناکرد لە نێوان نەخۆشەکانی کلینیکەکەی و نەخۆشخانەکانی نەخۆشخانەکان و لە هەموو شوێنێکیش نەخۆشیە بینی. من هەڵوێسی مەردانم زۆر لەو پیاوە بینیوە کاتێک کە کوڕێکی خۆم نەخۆش بووە پێیوتم سعات 5 ئەتوانی بهێنی بە خەستەخانەی مناڵان وتمە باشە بەسەر چاو. من سعات 5 ڕێک چوومەتە خەستەخانەی مناڵان وەمزانی و دکتۆر نایە کە سێرگەم دەنگی دکتۆریت لە قاوشەکانە لەولاوە. لە کارمەندەکانم پرسی دکتۆر لەکەیەوە لێرێ وتی سعاتێ زیاتر یعنی لە سعات 4 لەوێ خەڵ لە 4 بەیانی خەڵ لە شیرین خەوا بووە ئەو هاتووە خزمەتی مناڵی خەڵکی کردووە بەبێ مقابل بەبێ ئەوەی پێویستی بە هیچ کەسێ بێت تەنها پێویستی بەوە هەبووە خۆی و وجدانی خۆی لە خۆی ڕازیکە. دکتۆر جەمال زۆر خاڵیەکە نەک من زۆربەی پزیشکەکان پێ سەرسام بین چکە ئێمە و کاتە مناڵ بووین بەڕاستی دکتۆر جەمال پسپۆڕێکی گەورە بوو کە من هەستێک منەوە کاتە کە مقیم بووم لە خەستەخانەی مناڵان دکتۆر جەمالێکی لەو خاڵانی کە هەمومانی سەرسام کردبوو بەیانی سعات 5 بەیانی نەخۆشەکانی خاوشی تەواوە کرد. سعات 11 و 12 ئەگەڕایە جاریکە ئیبینی سعات 5-6 ئێوارە جاریکە ئیبینی کە ئەمە ئاستەمە بۆ پزیشێکی پسپۆر بەو هەموو مەسئولیات و ئینەی کە هەیە بوو لە چ لە زانکۆ چ لە لایەن خوێندکارانەوە چ لە کلینیک و لە دەوامی خەستەخانەیە بتوانێت 3 جار لە ڕۆژێکە سەردانی نەخۆشخانە بکات و هەموو نەخۆشەکانی ببینێ و لەگەڵ مقیمەکەی ئەویشانی کە پێویستە بۆی بکرێت کە مەشتێکی زۆر گرنگە لە بواری پزیشکیا بەڕاستی پێڵەن کۆنتینوەس فۆڵاپ یانی تۆ بەردەوامی ئاگا لە نەخۆشەکان ئەبێت. تۆ لە ڕۆژێکە 3 جار پزیشکی پسپۆڕەگەڕ سەر نەخۆشەکە بزانە لە بەتایبەتی لە بواری پزیشکی مناڵە پزیشکی مناڵ هەمومان نەزانین زۆر بە ئاسانی مناڵ نەخۆشەکەوێت و زۆر بە ئاسانی باری تەندروستی تێگەچێت لە بارێکی مستەقرەوە بارێکی زۆر خەتەر لە ماوەیەکی زۆر کورتە. دکتۆر جەمال تەمان هەستی بەم شتە ئەکرد لەبەر ئەوە خۆی سەردانی نەخۆشەکانێک لە ڕۆژێکە 3 جار تا 4 جار سەردانی نەخۆشەخانەکانی خەستەخانەی کرد. لەم کاتی قەیرانە چەند شتێکی وەکو دەرز لێوە فێر بووین ئەوە بوو کە خەستەخانەی شار فترەیە کارمند و مقیمەقدەم زۆربەی ئیتر قەریب و مانیگەر خەریب و خەستەخانەکە زۆربەی بەشەکاندا ئەخرا چکە کارمند نەمابوو. کۆبوونەوەی پێکردین وتی مهمترین شت ئەوەیە ئێمە بەشەکەمان دانەخرێ چکە نەخۆش گوناحە مناڵ گوناحە لە دەرەوەی شاریەت ئەی چۆن خەستەخانەکان داخرابێ. کارێکی کرد شتێکمان تەرتیب کرد بە هەر چۆنێک بوو ئەو بەشەی خۆمانی نەهێشدا بخرێ تەنها بەشی مناڵان کە وەکومایە و داوامان تیاکرد. زۆر جار کە هەستی ئەکرد چەند کارمەندێکمان هەبوو خۆ بەخش بوون نیان ئەتوانی مەسەن جاری وا بوو کری هاتوچۆکەیان پێ نەبوو چکە لە دەرەوەی شارە هاتن بەبێ ئەوەی بۆی هەستیشیان برینار نەکا لە یادەکانە مەسەلەن یادیکردنەوەی بەشەکەمان بوو ئەچوو مەبلەغی پارەی دائەنا بۆ مەجموعەیەکیان کە ئەیزانی نەتوانن بێن هاتوچۆ بکەن وەکو یارمەتیەک وەکو هەدیە ئەیانێ ئەیو ئەمە جژنانەی یادی بەشەکەمانە. وەختی ئینتیفازەکەش ئێمە کەسمان نەچوونە دەرەوتی من مناڵی کوردستان بەجێ نایاڵم هەتا ئەو ڕۆژەش کە جێش هاتەوانی ئەم چۆ خەستەخانە خەڵک هاتبووانی ئەوت
خۆی تەلەفۆنی بۆ کردم ئەی چۆن دکتۆر جەمال لە خەستەخانەیە لەو مەمەڕا لەو شوێنە ترسناکە بەناو ئەو هەموو تا ڕۆیشتۆ بە خەستەخانە و شیری داناوە دەرمانی داناوە لای خۆیەوە و توێتی من زانیمە کە مناڵی کورد ئەمەی بەسەرێ بۆیە لێرە دانیشتم چاوەڕێتانەکەم. دکتۆرێکی عاشق کە 48 ساڵ دەستی لە خۆشەویستی هەڵنەگرت لە هەر کوێ بواە بێپەروا بۆ جێژوانی خۆشەویستی دەگەڕایەوە، جێژوانی نەخۆشخانەی مناڵان، خۆشەویستی مناڵانی نەخۆش. هیچ منطق نییە ئێستا کابرا کرێکارە دە ڕۆژێکێ لە بەیانی زۆر بۆ کرێکاری ئەگەر دەستی بکەوێت لەم دە ڕۆژە 2 ڕۆژ ئەگەر دەستی بکەوێت بە چەند کرێکاریەکە 25,000 وانە لە بەیانی تا ئێوارە هەرچیە بێکراکار خۆت هیلاگونێکی زۆر بۆ هیچ نەبێت لە بەرە تاوەکی. یعنی ئەمە هیچ منطقی تیان نییە ئەوەی ئەو بە 8 ساعت کرێکاری دەستی کەوتووە بێت بۆ 2 دقیقە بینینی مناڵەکە بیکا بە کۆرگی منطقی تیان. لە بۆنەکانیشا لە جەژن و نەورۆز و سەری ساڵ و هیچی لەگەڵمانانەبوو بۆنەی کەس و کار کە کۆبوونەتەوانەیە هەمووی هەر مەشغوڵ بۆ سەرقاڵی خەستەخانە بۆ خەفەرەوە هیچ نەورۆزێک نەبووە لە تەمەنمان کە لەگەڵ یاژیاوم من چوو بمە دەرێ بۆ سەیرانێ یان بۆ نەورۆزێ قەت نەیبردوینەتە دەرێ هەر توێتی من خەفەرم و خەفارەتم هەیە ئەبێ لە خەفارەت بم. دکتۆر جەمال لە ڕووی پیشەی شۆک و پیرەی پزیشکی خاوەن ستایڵێکی خۆی بوو، خاوەن دنیابینێکی خۆی بوو، خاوەن تایبەتمەندێکی خۆی بوو لەوەی کە شێوازی بینین نەخۆشیێک بوو لەوانەی کە باسەکە بیری نایەت ڕۆژێک خۆر بە ئاسمانەوە بوو بێت کە ئەم بینی نەخۆشەکانی تەواو نەکرد بێت ئەوەندە زوو ئەڕۆژ. هەمیشە لێمە پرسی بۆ کاک دکتۆر ئەم کاتە ئەوی مناڵ وەکو گەورە نییە و دائما نەبێت نابێت و احتیمال بکەیت سەر خەڵکی تر بۆ ئیشەکان بۆ بکەن. مناڵەگە لە جاری وا لە 3-4 ساعاتێکە کە داغڵی ئەەکەی بە تایبەتی حاڵەتێکی مەترسیداری هەبێت ئەگەر خۆت متابعی نەکەیتەوە من چاوەڕێکم هەشتی ئێوارە بیبینم و هەشتی بەیانی بێ ماماوەیەکی زۆرە بۆ مناڵ لەبەرەوە احتیماد مەکردە سەر خۆم سەردان مەکرەوە حتا ئەگەرنەوە ئەو ڕۆژەشی کە دایکی وەفا دەکا و تەرمەکەی لە مزگەوت دەبێ بۆ ئەوەی ستایڵی بینی نەخۆشەکەی تێکە کاتی خۆی تێبێت سەردانی نەخۆشخانە بکات بۆ بینین نەخۆشان بیانوێ گەدۆزیێتە لە خزم کەسوکارەکەی تەرمەکەی دایکی نەمزگەوت بەجێڵەوە ئەگەڕێت نەخۆشەکانی لە خۆشخانە ئەبینێتەوە ئەگەڕێتەوە. دکتۆر جەمال دائیمەن لە نەورۆزەکانە هەمووی لە جەژنەکانە هەموو جارێ دکتۆر جەمال تەنها کەس بوو کە خەفارەتی وەرەگرت. جارێکیان من خۆی مقیم بووم لەگەڵیا ئەوە ڕۆژی جەژن خەفەر بووین. دووهەم ڕۆژ سەیرم کرد هات و ئەمزایی هەر پۆسکۆڵ یانی ڕۆژی دووهەمە سەیرم کرد دیسان وتی وەرە باتوور بکەین ئەو ڕۆژەشی خەفارەت وەرگرت. ڕۆژی سێهەمیش دیسان داوامەکەی گۆڕیەوە خەفارەتی وەرگرت. هەر سێ ڕۆژی جەژن دکتۆر جەمال بە تەنها خەفارەتی وەرگرت ئەو جەژنیان. زۆربەی جەژنەکان دکتۆر جەمال خەفارەتەکانی وەرەگرت. زۆربەی نەورۆزەکان 21 سێ زۆربەی نەورۆزەکان بۆ دکتۆر جەمال خۆی داوامەکان هەر شێکێک تەکلیفی ئەکرد مەسەن ئەیوو سەیرانە نەورۆزە چوونە دەرەوەمان هەیە سەفەرمان هەیە ئەیوو هەر بە زمانێکی خۆی و مانع نییە بۆ منی دانێن. ئەو چەند ساڵی کە لە هۆڵەندا بووم من هەموو ساڵی هاتوو بەلام تقریبان ڤیزەی وەرەگرت لەگەڵ دایکما هاو بەڕەحمەت بێ بەڵام ئەوەنە نامایەوە هەر هەفتەیەک بۆ 10 ڕۆژ زیاتر ئەیود منە بێ بڕۆمەوە مناڵ چاوەڕێمەکە ئیشم هەیە واجباتم هەیە تەنانەت سەفەرێکم کرد بوو لەگەڵی پێرار بۆ نەم سال لە کورتترین وەختا بردینی و هاینانیەوە وتی من ئەبێت جومعە لە خەستەخانە بم. ئێواران کە لە عیادە تایبەتەکەی خۆی دەهاتەوە کە قەرەباڵغترین عیادە بوو و هەرزانترین عیادەش بووە کلینیک بووە لە هەرێمی کوردستان و عێراق دەگەڕایەوە دەهات دیسان جارێکی تر پێشەوەی بڕاتەوە ماڵەوە نەخۆشەکانی بەسەر دەکردەوە تا بزانێ ئایا ئەو تۆسیاتانەی ئەو ئامۆژگاریانێک کە ئەو کردوونی هەموو جێبەجێکراون ئایا فحوساتەکان هەمووی کراون نەتیجەکانی سیر دەکرد ئایا پێویستی بەشتی تازە هەیەیانە. من ئێستا کە چاوان و خێنم ئەو کاتە نەخۆشخانەی مناڵان لە خەستەخانەی چوارباغ بووەوەی بەیانیان زووم بیرەکەوێتەوە کە پێش سەعە 7 دەهات و ئەو وەختە خەدەماتەکان زۆر سەرەتایی بوو بەڵام
ئەوەی کە ئەو پێشکەشیە کرد بەو نەخۆشانە لە ڕووی تەشخیص و دەرمان و ئەو ڕۆخۆشی کە هەیبوو قەت دیمەنێکە قەت لە بیرم ناچێتەوە لە ساتە وەختە زۆر ناخۆشەکانە جای وا هەبوو شەوان مەسەلەن بەهۆی تەقە و هاتنی پێشمەرگەوە هاتوچۆ زۆر زەحمەت بوو جاروا بۆ شەوان مەسەلەن پێویستی کردووە بنەرین بە دوایە هاتووە بەبێ هیچ منەتێت. دکتۆر جەمال تەنها بە دەرمان چارەسەری مناڵانی شاری نەدەکرد بەڵکو بە قسەی خۆش بە گفتاری شیرین هەمووانی چارەسەر دەکرد. هەر کەسێ تەنها یەک جار چوو بێتە لای ئاکارە جوانەکانی و ڕەوشتە بەرزەکەی لە یاد ناکا. هەموو شوێنێک بۆ دکتۆر جەمال قاوشی نەخۆشخانە و یادەکەی بوو. سەبارەت بە پزیشک بۆ ئێمە دوو شتەیە زۆر گرنگە. یەکیانەوەیە ئاستی زانستی پزیشکەکە ئاستێکی باش بێت و پابند بێ بەو ئەرکانەی کە ئێمە پێسپێرین. دکتۆر جەمال ئاستی زانستیەکەی لە ئاستێکا بوو کە بەڕاستی یعنی ئەتوانم بڵێم وەکو مەرجعێک ئێمە سێرمانە کرد. سەبارەت بە پابندبوونی بەدەوامەوە دکتۆر جەمال ئێمەی زۆر جا قەرزاربارە کرد لە پابندبوون بەدەوامەوە. ئەوەی کە سەبارەت بە سندیکا یعنی و پزیشک چی پێویستە بیکە پیشەی یان بڵێن ڕەوشتی پزیشکیە. دکتۆر جەمال نەک هەر پابند بوو بە ڕەوشتی پزیشکیەوە بگرە خۆی خوێندنگایەکە بۆی کە ئێمە لە داهاتوە بتوانین ئەو ڕۆشتانی کە دکتۆر جەمالە بۆ بیانکەین بە منهەجێک و خوێنکارەکان لەسەری بخوێنن. ئەوەی تایبەتە بە مامۆستا وەکو مامۆستا چووکە دکتۆر جەمال هەم مامۆستای من بووە مامۆستای زۆربەی پزیشکەکان بووە. دکتۆر جەمال مامۆستایەکی زۆر بتوانە بوو لە گەیاندنی زانیاری بۆ خوێنکارەکانی. لەبەرەوە منەتوانم بڵێم دکتۆر جەمال هەموو خەسڵەتانی تیا بوو کە هەم پزیشکێک هەم مامۆستایەک هەم کارمەندێکی حکوومەت تایە بێت زۆر بە زیادەوە تایە بووە. جارێکیان لە هەولێر بووین کە گەڕاینەوە وتی لە ڕێگا چاخۆین لە کۆیە من تەسەورم کرد کە لە یەکێ لە مەتاعیمەکانی ڕێگا بێت بەڵام لە کۆیە دەرچوین تەلەفۆنی کرد بۆ ماڵێک وتمە ماڵە چۆ بوو دکتۆر وتی ئەمە نەخۆشێک مەناوی شاهۆیە قسەی لەگەڵ دایکی کردوتیەوە من دکتۆر جەمالم سعاتێکیکە گەینە کۆیە بە تەماین چایەکتان لا بخۆینەوە. طبعاً دایکەکە لە پێشە تەوقعی نەکرد دوای تەلەفۆنی کردوتی بەڕاست دکتۆر تۆیت بۆ ماڵمان وتی ئەوە 50 دقەیەکیکە گەینە لاتان. ئیتر کە چوین بەڕاستی دایکە و باوکە کە مناڵەکەیان 16 ساڵ بوو 16 ساڵ بوو نەخۆشی دکتۆر جەمال بوو یعنی بە پێوە نەیانەزانی چی بکەن خزمەت و ڕێزێکی وایان گردەی و تەسەور ناکەین چۆن دکتۆر تۆ هاتوویتە ماڵەکەمان دانیشتین ساعتێ دو ساعتێک و یعنی شتی وام من کە بینیوە لەگەڵ یا بوو. قسەیەکێ بوو کە زۆر جیاواز بووە لە دنیای پزیشکی ئەجگار گرنگە. ئەی فەرمووی ئێمە نابێت چارەسەری نەخۆش بکەین ئەبێت چارەسەری نەخۆشی بکەین. زۆر جار بە تایبەتی دنیای پزیشکی لە بواری مناڵانە مناڵەکەت نەخۆشیەکەی چەند بێ بواری چارەسەرەکەی نیۆی زیاتێکەوێتە ئەستۆی خێزانەکەی لەبەرەوە زۆر جار بە شێوازێکی تەعاملی تایبەتی لەگەڵ دایک و باوکی مناڵەکەیە چارەسەری ئەوانیش دەکرد ئامادەیەکردن کە ئەم مناڵی ئێوە بێ بم جۆرە تەعاملی لەگەڵا بکرێ بۆیە ئەوە دەبێت ئێمە چارەسەری نەخۆشی بکەین. زۆر جار هۆکاری توشبوونی نەخۆشیەکە دایک و باوکی مناڵەکەی بوو بۆیە لەگەڵ ئەوانش تەعاملی کرد. من قەبیرم ناچێتەوە طبعاً لە نەتیجەی ئەوەی کە ئێمە مناڵمانە بر بۆ لای دکتۆر جەمال ئەوەندەی کە مناڵمان بۆ بابەتە تەندروستیەکە ئەبر بۆ لای دکتۆر جەمال ئەوەندە زیاتر بۆ ئێرتیاحی نەفسی خۆمانەمان برد. جاری وها بوو ئەچوین بۆ لای دکتۆر جەمال تەنها بۆی کە پێمان بڵێ هیچ نییە یا ئەم مناڵی تۆ هیچی نییە یا خەمن نەبێ تەنها بۆ ئەو وشەیە ئەچوین زۆر جار چونکە ئەمانزانی کە پێمانەڵێ هیچ نییە یان کە پێمانەڵێ خەمن نەبێ یان گوێمە دەرێ ئەمانزانی تەواوە ڕاستە یان مناڵەکەمان لە دەستێکی ئەمین هەیە. خۆی کاتێک کە مناڵێک نەخۆشەکەوێت دایک و باوکەکە زۆرتر شپرزا بن و نازان چی بکەن دەسە پادشا بن. ئەو یەکەم شت دەهات دایکەکەی هێم نەکردەوە بە قسەی خۆش بە دڵدانەوە جاروای بە نوکتە بە تعلیق وای لە دایکەکە ئەگەر کە ئەو حاڵەتە بە شتێکی ترسناک و خەتەرۆمانە نەزانێت. دووهەمینە
لە ماوەی 5 دقا کە قسەیە کرد بۆ نەخۆشە کە سوکاری نەخۆشەکە پەیوەندێکی وای دروست دەکرد کە ئەو دایکە یان ئەو کەسێ لەگەڵ نەخۆشەکەیە دکتۆر جەمالی بە هاوڕێیەکی خۆی زانی ینی زۆر کراوە ئەبوو لەگەڵیا ئەو دیوارەی کە لە بینی نەخۆش و پزیشکا هەیە زوو نەیەهێشت. خۆنەویستێک 48 ساڵ لە خەڵوەتی عیشقی مناڵانی شارا وچانی نەدا. ئەو کاتەی دێوەزمەی مەرگ بەرۆکی گرتبوو ئەو دڵی هەر لای گەڕانەوەی خەندە بوو بۆ چرۆی ژاکاوی ڕوخساری مناڵانی دەردەدار. لەو چەند ڕۆژەی ئەخیری کە پێشەوەی سەفەرکە بۆ ئەڵەمانیا بە حکمەوەی کە قاچی چەپی نەیەتوانی بەباشی لەسەری بڕوا بە عەربانە هاتو چۆمان پێکرد و هەروها نەیەتوانی سیارە لێ خوڕێ. ئەو کات من هاتو چۆم پێکرد لە بینی ماڵەوە بۆ خستەخانەی شار و لەوێشەوە بۆ عیادەکەی و بۆ ماڵەوە. ئەخیر ڕۆژکە بۆ بەیانی سەفەری ئەڵمانیا کرد چوین بۆ خستەخانەی شار لەوێ بە عەربانەکە چوینە ژوورە تایبەتیەکەی خۆی لەبەرەوەی کە چارەسەری وەردەگرت. ئەو خوشکە پەرستیارە هات کانۆلایەکی بۆ دکتۆر جەمال دانا و دەرمانەکەی کە چارەسەری نەخۆشەکەی خۆی بوو بۆی هەڵواسی. لەو کاتە دکتۆر جەمال بە خوشکە پەرستیارەکەی وتی کە هاتمە ژوورەوە لە مەمەڕەکە هەندێک نەخۆشم بینی چاوەڕیانە کرد ئەگەر هیچ پزیشکێک تا ئێستا چارەسەری نەکردوون بابێن من ئایان بینم. ئەو بوو نەخۆشەکان چەند نەخۆشێک بوون هاتن دکتۆر جەمال دەستی کرد بە چارەسەرکردنیە. بەڕاستی ئەو دیمەنە دیمەنێکی کاریگەر بوو. من لەو کاتە داوام لە دکتۆر کردوتم ئەتوانم ڕسمە بگرم کە ڕازی بوو. بەڕاستی لە باتی ئەوەی وێنەی بگرم دوو گرتە ڤیدیۆیم گرت. بەڕاستی ئەم گردە تویانە دڵهەژێنە ناخەژێنە بەوەی کە تۆ خۆت پزیشکی ئەزانی چ دەردێکی کوشندە دەیە ئەزانی ئەم دەردە کوشندەیە بەرەو کوێ دەبا خۆت لەو کاتە چارەسەر وەرەگری. بەڵام ئەم دەردە کوشندەیە لە دڵسۆزی و خەمخۆری دکتۆر جەمالی کەم نەکردەوە بەرامبەر مناڵی ملێتەکەی و لەگەڵ ئەو دەردە کوشندەیەشا بەردەوام بوو لە چارەسەرکردنی مناڵانی ملێتەکەیدا. شروبێکە دەینە ڕۆژی 3 جار بە کەوچی پۆ بیێرێت تا 3 مانگیش ئەو شتانەی گەنموجێی تیانەی ئەو خواردنانە نەخوا چاک یعنی نان پسپیت سەمون سریلاک پێ چۆرە پەرەخە قەرمان ساوەڕ ماکەرۆنی شعریە مەسکەر لە بزینە کنجی چکلێت ئیندۆبیوانە نەخوا. هەڵسوکەوتی دکتۆر جەمال بە من باز ناکرێوانەی لای کەیان بۆ لای هاتوچیان کردو ئەوانە ئەزانن وەسفی ئەو کابرایە بکەن کە چۆن بۆ چۆن نەبەرگە ینی ئەوەی کە لەگەڵ مناڵی خەڵکا کردوێتی لەگەڵ مناڵەکانی ئێمەشە هەروە کردوێتی یان زۆر بە دڵسۆزانە و بە جورئەتەوە فاسی مناڵی کردووە بە دەنگ مناڵەوە چووە لە تقریبا 6 بەیانی لە خستەخانە بووە لە خزمەتی خەڵکە نە ئیستراحەتی بووە نە ئۆتڵەی بووە نە جەژنی بووە نە سەیران و خۆشی وەرە بە خاتری مناڵی خەڵک. هەموو کارێکی جێی سەرنجڕاکێشان بوو هەموو ئەتوارێکی تۆ بگرە تەماشایکە کابرای ئیستراحەتی لە خۆی تێگاوە 6 بەیانی لە خستەخانەی شار بووە ئۆتڵەی نەبووە جەژنی نەبووە ئیستراحەتی نەبووە سەیرانی نەبووە بەس لەبەر خاتری مناڵی خەڵک. ئەوەشمان لەبیر نەچێت دکتۆر جەمال خۆی منی مخەوەر کرده بوو چەند جار هەموو جاریان هەفتەی جاریان ڕۆژی جار پێوتەمەی و کە هاتوون ئەوەی کە پێ دەڵێ پارم پێنی ویان امکانێتم نییە وەرە خەوشتی بۆ مە بڕە بیکەرە ژوورەوە. کە من ئەو مرۆڤانەی کە کاتێک ژیان بەجێ ئەهێڵن دەبنە سومبولێک بۆ مانا پێدانەوەی ژیان وانەی نەمری هەتا هەتایی ئەچرپێنن بە گوێی مرۆڤایەتیدا. مرۆڤە گەورەکان ژیانیان ئەو کاتە دەست پێکات
کە ژیان بەجێهێڵن لەبەرەوەی مرۆڤ دۆستی و سادەیی و خاچی بوونیان لە ژیانیاندا زۆر جار دەبێتە ڕێگر بۆ ئەوەی دەوروبەریان ئازار بدەن بەخۆ هەڵکێشان. دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید یەکێک بوو لەو مرۆڤە کەموێنە و بە ئەزمون و خاوەن بەهای باڵا و ئاکاری بەرز و مرۆڤ دۆست و دنیا نەویست و خەمخۆری هەژار و نەدار، ئیلهام بەخش و زانست بەخش بۆ هەزاران خوێندکاری کۆلیج و پزیشک و کارمەندانی تەندروستی. لە هەمان کاتیشدا حەکیمێکی پڕئەزمون و بەسۆز و کارامە و لێهاتووی کەموێنە لە چارەسەرکردن و تیمارکردنی دەرد و نەخۆشیەکانی 2.5 ملیۆن مرۆڤ لە نزیکەی نیو سەدە لە خزمەتی پیشەیەکی پیرۆزی وەک پیشەی پزیشکی و مامۆستای بواری پزیشکی. دکتۆر جەمالێکێک بووە لە دکتۆرە دامەزرێنەکانی کۆلیجی پزیشکی زانکۆی سلێمانی کە هەمومان دەزانین زانکۆی سلێمانی لە ساڵی 80کانە گوازرایەوە بۆ شاری هەولێر بوو بە زانکۆی سەلاحەدین. زانکۆی سلێمانی لە ساڵی 1992 بە بڕیاری بەڕێز جەنابی مام جەلال کرایەوە و دکتۆر جەمال یەکێک بوو لەو دکتۆرە پێشنگانەی کە توانی لەگەڵ چەند هاوڵێکیا کۆلیجی پزیشکی لە زانکۆی سلێمانی دامەزرێنەوە سەر لە نوێ و هەوڵێکی زۆر گەورەیانە تا خستنە سەرکاری کۆلیجی پزیشکی. کۆلیجی پزیشکی کۆلیجێکی گەورەیە، ژمارەی زۆر تاقیگە و خوێندکار و مامۆستا لە خۆی ئەگرێت. بەم مامۆساکەمە توانیان چەند ساڵانی یەکەم خۆمازین لە ساڵی 1990ەکانە قەیرانی ئابووری و دارایی و ئەمنی هەبوو، بەڵام ئەو زۆر بە ئاسایی توانیان لە خۆبردوو بتوان ئەم کۆلیجە دروست بکەنەوە کە بتوان نوانەکانی تیا بڵێنەوە بە قۆناغی سەرەتاییەکان و بنەڕەتیەکانە کە ئەمەش هۆکارێ بوو بۆ ئەوەی پێشخستنی کۆلیج و زانکۆی سلێمانی. دیارە من هەر لە زۆوە پێشنیارم کردووە کە ژیان و پیشەگەری بەڕێز دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید ئەبێ بکرێتە کتێبێک و لە مەنهەجەکانی کۆلیژی پزیشکیدا بدرێ بە خوێندکارەکان، چونکە ئەو بەڕاستی سەلماندی کە پزیشک پیشەیەکی مرۆڤانەیە و پزیشک ئەگەر بە مرۆڤانە ئیش بکە، ئەگەر کارەکانی خۆی بەڕێکوپێکی ئەنجام بدا بێ ئەوەی بیر لە دەستکەوتی مادی و دەستکەوتی تر بکاتەوە، ئەو کاتە ئاوا لە ناو کۆمەڵ و کۆمەڵگایە خۆشەویست و سەنگین دەبێت. داواکارم لە پزیشکە گەنجەکان، لە براکانم، لە خوێندکارەکان کە هەمویان ڕێگای دکتۆر جەمال بگرن بۆ ئەوەی بتوانن لە ناو کۆمەڵگادا ئەو ناوبانگەی دکتۆر جەمال پەیدا بکەن. بەڕاستی دکتۆر جەمال مامۆستا و پزیشک و زانا و بلیمەتێکی ئەگەر نەڵێم بێوێ نەبووە کەموێ نەبووە. لە هەر بوارێک لە بوارەکانی ژیانیدا بگری شایانی ئەوەیە کە چەندەها فیلمی دۆکومنتاری لەسەر هەڵگیرێ و چەندەها کتێبی لەسەردا بنرێ. بۆ خوێندکارەکانی ئەوەندە دڵسۆز بوو. بۆ نمونە من کە یەکەم خوێندکاری کوردم کە لەسەر دەستی ئەو بڕوانامەی پسپۆڕی وەرگرتووە لە بواری پزیشکی مناڵاندا کە مە شەرەفێکی گەورەی بۆ من و تاماوەم شانازی پێوە دەکەم. ئەوەندە دڵسۆز بوو بۆ فێرکردنم. من ماوەی 6 مانگ بە تاقی تەنیا خۆم بووم تاکە خوێندکار بووم کە وەرگیرا بووم لەسەر دەستی ئەو بە تەنیا بۆ من دادەنیشت محازەرەی ئامادە دەکرد و دەرسی ئەوتەوە پێم و ئەیبردم لەگەڵ خۆی و هەتا بە لە حاڵەتێکدا بوو من کە تازە دەسم کات بوومە و بوارەوە من ئۆتۆمبیلی خۆمم نەبوو. بەیانیان لەبەر دەرگای ماڵەوەی خۆمان بە ئۆتۆمبیلی خۆی ئەو پیاوە گەورە و بەڕێزە منی هەڵەگەردەی هێنا بۆ نەخۆشخانە. نەخۆشخانە ئەوەی کە پێویستی فێرکردن بۆ فێری دەکردم و ئێوارانیش هەر خۆی دەیبردمەوە. ئەم سیفەتە یعنی لە کێدا بەرجەستە دەبێت. پێم وانە هیچ کەسێک هەبێ ئەوەندە قوربانی بدا، ئەوەندە پێ لە جەرگی خۆی بنێ لە پێناو فێرکردنی کەسێک کە هیچ بەرژەوەندێکی دنیایی تێدا نیە لەگەڵیا. کادکتۆرم بیرێتەوە لە ساڵی هەشتاکانە کاتێک کە خوێندکاری کۆلیژی پزیشکی بووم من لە زانکۆی هەولێر بیرمێتەوە ئەهات بۆ هەولێر بۆ محازەرات وتنەوە. ئەو کاتە جامعە لە سلێمانی و هاتوو بۆ هەولێر و لە شاری هەولێر جامعە هەبوو و کولی طب لەوێ هەبوو. بیرمێتەوە وانەی تیۆری ئەدایەوە. ئێشتا من ئەو کاتە نەگەشتمە مەرحەلەی 5
بەڵام ئەمزانی کا بۆ ئەو کارائەت بۆ هەولێر و ئەمەش وای لەکە کە شتێکی زۆر گرنگ بێت تۆ لە سلێمانیەوە بی بۆ هەولێر بەس بۆ محاضەرەوەتنەوەی کۆلیژی پزیشکی ئەمە ئەوە دەرەخاکە ئەم کەسایەتیە چەند هیوای ئەوەی هەبووە ئەوەی هەیەی بیە بە مقابلەکەی و خەڵکەکانی تر فێرکات چونکە لە پیشەی پزیشکیە پزیشک پێڵن دۆکتەر تەنها ئەوە نییە کە چارەسەر بکات ئەوەیەکەوە مامۆستاژ بێت لە هەمان کاتە تۆ جیلەکانی دوای خۆت ئەو علمی هەتا بی بە جیلەکانی دوای خۆت کە پێویستە بەو شێوازە هەموو کەسێک مامەڵە بکات بۆی پیشەی پزیشکی بە شێوازێکی بەرز بنرخێنێت و پیشەکە بەرەو پێشەوە بڕێت. من ساڵی 1970 کە بووم بە پزیشکی مقیم ماوەی 3 مانگ لەگەڵ دکتۆر ئەمیرا بەیەکەوە لەو نەخۆشخانەیە مقیم بووین. ئەو کاتە دکتۆر جەمال چەند ساڵێک بۆ پزیشکی پسپۆر بوو. هەر لە یەکەم بینینیا ئێمە تاوە سەرسام بووین پێی. کەسایەتێک بوو زۆر جیاواز بوو لە هەموو ئەو پزیشکانی کە پێشتر بینی بوومە. پێش هەموو کەسێکە هات بۆ بینینی نەخۆش بۆ توورکردنەوەی پێڵێن. و تەنانەت خۆی پلەی گەرمی نەخۆشەکانی پێوە مناڵەکانی پێوە. و بێژگەلەوەی کە لە پڕ بوو لە زانیاری و لە زانستی پزیشکی و ئەزمونێکی گەورەی هەبوو هەوڵی ئەو توانایی کە هەیەی ئەو تاقەیە کە پێیەتی ئەو زانیاری کە هەیەی بیا بە ئێمەش خۆی لە هەموو دنیا ئەو وەجبەی کە ئەڕوا ناڕوا هەتا نیو سعات دوای ئەوەی ئەوانەیە نەخۆشەکانی تەسلیمەکە یەک بێ ئەمە وایە ئەوەی بووە تووشی ئەوە بوو ئەوانەیە من تەسلیمەکە اینجار لێرە لەسەر قاڵدرمەکەیەکترە بێنم ئاوایەکەکەن کەس ئاگای لەوی تێنیە. دکتۆر جەمال لە مانی دووە بوو دیقەتمان نا لەگەڵ جوانەیە لە ماڵەوە چکە ڕۆژانە ئەمان بینی سێرمانە کرد زیاتر بلوسی ملار لە بەرەکات یعنی هەرچەنە کەش و هەوا گەرم بوو نەمان حەزمان نەکرد پرسیایی لێ بکەین بەس دیقەتمان نا لای ملی تۆزێک خڕ بوو ئاوساوێکی هەبوو ئیترەوە بۆ پرسیایی بە من کردوتی تۆ ڤیزە بۆ عەمان وتم ئەتیادی ئەتوانین ئیترەوە ڕێکەوتین کە دەی سێ پێم وت بەخێرە دکتۆر وتی ئەچم بۆ فەحسێک منیش زۆر قوڵم نەکردەوە لەگەڵەیە زۆر باشە دەی سێ چوین بۆ عەمان لە عەمانیش من پرسیارم هەر لێ نەکرد بەڵام بە تایتڵی دکتۆرەکانە هەستم کرد کە شتێکی سەرەتانی هەیە دکتۆر بە دوایە ئەڕوا ئەوە بوو لە دووەم ڕۆژە خۆم پرسیارم کردم دکتۆر فەحس و شتەکان لەوە چێ شتێکی باش نەبێ وتی وەڵی لەوە چێ شتێکی سەرەتانی بێ ئەوە بوو دوای 2 هەفتە چوو بوو ئەشعەیەکی گرتبوو سەیری کردبوو شتەکە زیای کردووە تر پێویست بوو کە بەرەو ئەڵمانیا بێت ئەوە بوو لە یەکی هەشتا من لەوێ لە ئەڵمانیا لەگەڵیا بووم چوینە لای دکتۆرەکە بەداخەوە دکتۆرەکە بێهیوای کرد وتی باشترە بگەڕێتەوە بۆ عەمان لەبەرەوەی ئەم نەخۆشەی تۆ چارەسەری نییە لێرە ڕۆژی دوای ئەوە بردم بۆ سنتەرێکی گەورە لە هۆڵندا لە ئەمستردام لەوێ هەرچۆنێ بوو مۆعید ماوەرگرت لە عینە ڕۆژە ئەوە بوو لەو سنتەرەیە عینەن ئەوەی ئەڵمانیا پیانوت کە لە فەیسێکی زۆر بەرزایەکەی تر تۆ ناتوانیت بەرەو چارەسەر نە عەمەلیات چارەسەرەکات نە ڕادیۆ تێراپی کە بۆی کرابوو لە عەمان ئەوانی شەرعینە شت پیان و بگەڕێتەوە بۆ عەمان چکە لەوێ دەست پێکراوە بە ئەوان لەوێ کۆتایی پێبێن و بەداخەوە دکتۆرێکی زۆر شارەزا بوو پێی وتی دکتۆر تۆ هەموو شتەکان ئەزانیت و شارەزای لە مۆزوعە تۆ لە باتی ئەوەی کە مانگ و ساڵ بۆ خۆ حساب بکەیت باشترە هەفتە و مانگ بۆ خۆ حساب بکەیت دەرکەوت 4 فۆسای لە برەینایە زولم نادوو لەوە سێرە برونیان لە ئۆساو نەنا لە سەرژانە تێمپۆرۆ پەرایتەڵ ئەویکیانە فرۆنتەڵ بەس لە سەریبیللە بووم برینستێمانیە نەتیجەی نەیە یعنی وتی بەنسبەت تۆ لەم مەرحەلەیە هیچ شتێن نییە بەنسبەت تۆ لە هۆڵەندا ئیسفادی لێ بکەین
ئەوەی ڕاستی بێەوەی سەرنجی منی ڕاکێشا بە توانایی دکتۆر جەمال بوو بەڕاستی کە ئەو خەبەریان نایە ینی بێەوەی هیچ نەبراتێکی سەوتی تێک چێ هیچ قەلقیەک شڵەژانێک بەمنیوت با بڕین کە هاتی نەدەری هەواڵێکمان لەگەڵا بۆ ڕەفیقێکی من بوو پێوت ها دکتۆرەکە چی وت وتی ترەمە ژیانە هەڵبەتە دکتۆر خۆی ئەیزانی کە یێتە ئەڵمانیا و هۆڵەندا ناگەڕێتەوە لەبەرەوەی ئامۆژگارێکی بۆ ئێمە نووسی بوو ئامۆژگارەکەی وا نووسی بوو کە ئیتر کۆتاییە هەندێ ئامۆژگاری بۆ کوڕووکچی خۆم بەختیار و جوانە هەموو مرۆڤێک چەند زۆر بژی لە کۆتاییدا هەرە بێت دنیا بەجێ بهێڵێت من هەموو هیوام ئەوە بوو ئەگەر مردم بە کتوپڕی بمرم نەک بە نەخۆشی درێژخایە بەڵام قەدەر وای نەکرد من بە هیوا بووم چەند ساڵێکی تر مناڵەکانتان لە بەرچاوم گەورە ببن و بەدڵ و بەجان هەموو خۆشگوزەرانی دنیایان بۆ دابین بکەم قەدەر ئەم هیوایەشی پێ نەبەخشی من وا تەمەنی 73 ساڵیم تەواو کرد 47 ساڵی بە تەواوی وەک پزیشکێک کارم کرد 2 ساڵی نەبێ لە دەرەوەی وڵات بووم باقیەکەی هەمووی بە شەو و ڕۆژ و ڕۆژانی پشووی ڕسمی و جەژنان دەوامم کردووە هەر مناڵێک بە هەر شێوەیەک ناڕەحەت بوو بێت من بە چاو نا بەڵکو بە دڵ بۆی گریاوم زیاتر جۆد و توانام سرف کردووە بۆ یارمەتیدانی کەسانی هەژار و بێواستە چونکە ئەم جۆرە مرۆڤانە قەدەر چەندین جار زۆڵمی لێ کردوون لەو شوێنەی لە دایک بوون لەو دایک و باوکە لەو کۆمەڵگایەدا لەو وڵاتە و لە نەبوونی سیستەمێکی ڕاست و دروست بۆ چارەسەری تەندروستی بۆ هەموو کەسێک بە هەمان میقدار و شێوە پێشکەش بکات هەستم بەوە کردووە کە چەند زەرورە دەست بخەمە بینی قەدەر نێڵم لەوە زیاتر ئەو مناڵە ئەزیەت بدات بەوەی زیاتر لە کەسانی دەستڕۆیشت و یارمەتیم داون لەم دوایەدا تێگەیشتم کە پزیشکایەتی بە جیاواز لە میهنەکانی تر لە کۆتایی تەمەنی ئەو پزیشکەدا ئەزانێ ئەبێت چۆن کار بکات من ئێستا پاش 47 ساڵ خزمەت خودی خۆم ئەخوێنمەوە و هەستەکەم ئەو هەموو ساڵانەی وەک مۆمێک سووتام بۆ ڕووناکردنەوەی دەورە و پشتم واتە حساناتی دەرونی و جەسەدیم تەحمل کردووە بۆ چارەسەری مناڵی هەژار و کەم دەرامەت هیچ ڕۆژێک نەبوو کە چوون بۆ دەوام ڕۆژ هەڵهاتە بێ وەفاتکردنەکەی کەلێنێکی گەورەی دروست کرد لە نێوەندی تەندروستیدا و لە زانکۆشدا بە هەمان شێواز بەڵام ئەمە ئیتر کارێکە هەمومان ڕێگەی هەمومانە هەزاران سڵاو و درود بۆ ڕۆحی پاکی ئەو مرۆڤ بە فریشتە ئاسایە کە بە پیشەکەی بە زانستەکەی بە ئەتیکسی خۆی توانی خۆی بخاتە دڵی هەزاران کەس ملیۆنەها کەس لە کوردستان من لەسەر قەبرانەکە یەک قسەم کرد وتم ئەمڕۆ قسەکەی مەولانە جەلالەدینی ڕۆمی وت وتم مەولانە جەلالەدین کە ئەو ڕۆژەی ئەمرد وتی ئەمڕۆ زەوی پاروێکی چەور قودەیە وتم ئەمڕۆژ سلێمانی پاروێکی چەور قودەیە کە دکتۆر جەمال هەتا ماوین لە دڵ و دەروون و ویژدانماندا دکتۆر جەمال زیندووە و شانازیکی گەورەیە بۆمان کە ئێمە ئەو نەخۆشخانەیە نەخۆشخانەی دێرینی مناڵانی سلێمانی کرا بە ناوی ئەوەوە ئەمە بەڕاستی سەربەرزیە بۆ خۆی و بۆ خانەوادەکەی و بۆ ئێمە کە پەیڕەوانی ئەو ڕێگاین چۆن پێغەمبەر ساسمە فەرمێز کەس کە ئەمری خوای کرد حەو کەس شاکەی بڵێ خوای تەبارەک وتەعالا هەشتەمیانە ئەم نەک حەو کەس 7 ملیۆن کەس ئەوانەی لە کورساجی طبعا لە خارج لە ئەوروپا لە ئێزاعەکانە ناوی بیستبێ ئەگەر دکتۆر جەمال ناسەر لێ ڕەحمە لە قەبری پێم وایە ئەبێت کۆمەڵگا و وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و کۆلێجی پزیشکی ژیاننامەی دکتۆر جەمال بکاتە منهەجێک لە کۆلێجی پزیشکیدا بخوێنرێت بۆ ئەوەی لە داهاتوودا نمونەی دکتۆر جەمالەکان زۆر بن وەڵای خۆی گەلێ جار کە ئێمە چینە سەر قەبران تەڵقیندایەن ئەو تەڵقینە بۆ مردۆکە نییە بۆ زیینۆکەیە کە تێبگا دنیا چی و چینی هەر کەسێک هاتە سەر قەبران چ لە دکتۆر بێت چ لە مهندیز بێت چ لە بازرگان بێت
چ لە هەموو بوارەکانی ژیان ئەبێ عیبرەت وەرگرێ لەسەر قەبرانەکەی دکتۆر جەمال. ئەو خەڵکی کە هاتبوو ئەوێ کاتوو بەسەر قەبرانەکە زۆربەی زۆری خزمی دکتۆر جەمال نەبوو، کەسی دکتۆر جەمال نەبوو، تەنها لەبەر پیاوەتی و جوانی دکتۆر جەمال هاتبوونە سەر قەبرانەکە. کەواتە دکتۆر جەمال ئەبێ عیبرەتێک بێ بۆ هەمووان کە چاو لە پیاوەتی و لە جوانی و لە کردەوە جوانەکانی بکەین. بەدڵنیایەوە دکتۆر جەمال یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە دەرگا گەورەکانەوە ئەچێتە مێژووە و شانازیەکی گەورەی جیهانی پزیشکی کوردەوە ڕەمزێکە لە ڕەمزە نەمرەکانی شاری سلێمانی. یادی بەخێر. کاتێک کە خوێندکاری کۆلێژی پزیشکی بووین لە ئاهەنگی کۆتایی دەرچوونمانە دکتۆر جەمال مامبان کرد پێمان قسەیە بکات پێی وتین ئێوە زوربەتان بە مناڵی نەخۆشی من بوون، پاشان بوونەتە خوێندکاری من، ئێستا ئەمڕۆ کە تەخەڕوجەکەن ئەبنە هاوز پیشەی من یان زەمیلی من و لەوە چێت لە داهاتوو شامل بوون بە نەخۆش و ئێوە بن بە پزیشکی من. ئێمە قسەیمان زۆر زۆر پێ ناخۆش بوو. هەموو خوێندکارەکان لە خۆڵەکە هاواریان کرد خوانەکە ینی بە وتنی قسە و نەخۆشی بوونەکەی پێمان ناخۆش بوو. ئێستا بە مردنەکەی بەڕاستی زۆر خەمبارین و زۆر ماتەمی بۆی گەڕین چکە بەڕاستی دکتۆر جەمال جێگەی پڕ نابێتەوە. مرۆڤێک بە درێژایی ژیانی نەبووە هۆی ڕژانی فرمێسکی کەس، بەڵام بڵاو بوونەوەی هەواڵی مەرجی فرمێسکی بە هەمووان ڕشت. شارێک کەوتە شین بۆی، شەقام بە شەرمەوە لە حزوری باڵایدا دەست لەسەر سنگر ڕاوەستا. نەخۆشخانەی مناڵان بە هەنسکەوە ماڵ ئاوایی لێ کرد. دڵنیام کە ڕۆحی ئەویش بۆ ئاسوودە بووە کە کاتێک کە تەرمی پیرۆزی پێشەوەی بەڕێ بکرێ بۆ گۆڕستان هێنرایە نەخۆشخانەکە و ئێمە لەسەری گوڵمان پێشکەش کرد و بەڕێزەوە تەقدیرمان کرد و خۆحافیزیمان لێ کرد. خۆشی خۆحافیزی لەم نەخۆشخانەیە کرد لەبەر عمرێکی دوور و درێژی لێرە بەسەر بردووە، تەمەنی خۆی لێرە داناوە و متوانم بڵێم ئەگەر ماڵی یەکەمی نەبوو بێ ماڵی دووەمی بۆ ئەم نەخۆشخانەیە. ئەماش عرف و عادەتێکی جوانە و شتێکی باشە و هەر کەسێک کە لە شوێنێک جێپەنجەی دیار بێ کە پێش مردنی پێش ئەوەی کە ببرێ بۆ گۆڕستان ببرێتە ئەو شوێنە و خەڵک بزانێت کە ئەم شوێنە شوێنی ماندووبوونی ئەوە، شوێنی هەوڵ و تێکۆشانی ئەو بووە و کارێکی جوان بوو بەڕای من. ئەو دکتۆرەی دەستێکی مێر و دەستێکی چارەسەری لێتکا لە ڕۆژی 4 نوێی 2010دا لە ئەڵمانیا دڵی لە ناو جەستەیدا لە لێدان کەوت، بەڵام لە جەستەی شار و نیشتیماندا ئێستش ترپەی نەوەستاوە و بۆ هەتایە هەر ناوەستێ. مەرجی بەسوێی دکتۆر جەمال هەموانی تاسان، هەرزوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا پرسەی بۆ دانرا. ناسیا و نەناز بە شێوازی جیا پرسەنامەیان ڕاگەیاند. ژمارەی کۆمێنت و دەربڕینەکان هەزارانن. پاش بەسەربردنی ژیانێکی پڕ لە شکۆ و پڕ لە هەڵوێست و تەرخانکردنی تەمەنێک بۆ خزمەتی شارێک و شەونخوونی بێماندووبوون و نیو سەدە خزمەت بێت و ڕەبوون. تۆش دکتۆر بووی کەچی نەلووتێکی بەرز و نەنێو چاوانێکی گرژ و نە لە دیدارمان بێزار بووی.
تۆش دکتۆر بوویت کەچی نە لەگەڵ گەدادا و نە لەگەڵ بێدەرەتان و نە هیچ ڕۆژێ لەگەڵ مناڵی هەژاردا بێحەواز بوویت. ئەی باشە تۆش دکتۆر نەبوویت؟ ئەی کوا بەزم و ڕەزم و سەفات، کوانێ ناز و کوانێ دەعیەت، کوانێ ژیانی شاهانەت، تۆش شایانی ئەوە نەبوویت. دکتۆر جەمال لە بیرت دێ بەیانیان لەگەڵ شەونما لەگەڵمان بوویت، لە بیرت دێ بە کەسمانەوە دیار نەبوو کە تۆ خانەنشین بوویت، تۆ هەمیشە لەگەڵمان بوویت. نە جەژنێکت بۆ خۆت بوو نە ڕۆژێک بۆ پشووی جەستەت. ئەی تۆش دکتۆر نەبوویت؟